والله بەس بۆ خۆیانە ئازیزەکەم بۆ فەقیر و هەژار نییە من ئێستا 3 تەلەبەم هەیە کوڕەکەم لە دوی جامیعایە خوانێ بڕێ ئەڵێ دایکە باوازی دەبێن لەبەرەوەی بۆ دوانەکەی تر درێژە بە خوێندن بدەن ئەڵێم ئازیزەکەم هەر چۆنێ بێ ئەڵێ بە فەقیری ناتوانم هیچ خۆشیێکمان نەدیوە بەس تەقاوت یەکشکە بین 3 تەلەبەم هەیە زۆریش خەڵک تووڕەیە زۆریش خەڵک بێتاقەتە ینی بێزیە شێوێتەوە کە سەیریانەکە هیوامان بەم حیزبانی پێشوو هیچی نەماوە بە هیچ هیوایەکمان پێی نەماوە ئیتر مەگەر ئیشەڵا دەسەڵاتێکی تر بێتە سەر حکم کەس هیوای پێی نەماوە نە پیر نەگەنج نە مناڵ بەڵێ زۆریش تووڕەیە خەڵک بەرە وڵات جاران خەڵک بە حەماسە و ئەڕۆی بۆ دەنگدان بە دڵی خۆشە ئیسا هەر من ئەمڕۆ لە ناو خزمی خۆمانە ئەڵێ هیچ کەس ئامادە نیە دەنگ باوتومە هەر دەنگ بن با دەنگ نەفەوتێ قەی ناکە خۆتان زانن دەنگدان نزیک بۆتەوانێ و لە ئێستا بانگەشەی هەڵبژارنە تا ڕادێک میلەتی کورد بێهیوا بووە هەم لە پەرلەمانتارەکان هەم لە حیزبەکان هۆکارەکەشی ئەوەیە ئەگەر لە ڕابردووە شتێک کرا بۆ میلەتی کورد داواکانیان جێبەجێ بکرا باوەڕەکەم ئەم یعنی دڵگەرمیە نەبوو بەڵام تە خەڵکیش کاتی ئەوەیە داوای مافی خۆی بکە ئەوەی لە دڵیایەتی بۆی جێبەجێ بکرێ بە تایبەت گەنجەکان خۆی ئەوانەی پێشتر شایدی حاڵن عنی چی کرا و چی نەکراوە باوەڕەکەم لە 150 پەرلەمانتارانی کە چوونەتە ئەوێ زۆربیان بەدەنگی خەڵک نەڕۆشتون بەتە زوی ڕۆشتن و کە چوونتە پەرلەمانیش شتێکی وایە نەکرۆ بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە عنی بۆ ناگە کەسێک گوتوبێتی موچە چاکەکەین خەڵک لە چاوەڕوانیە بۆ چاک بێت نەبووە عنی بۆ ئێستا هەر لەو چاوەڕوانیە ماونەتوانێ ئەڵێم با دەنگنین تا ڕادێکی زۆریش ئێستا خۆمیکێکم لەوانە ناچم لەبەرەوەی کە دەنگانەکانی تر ڕۆشتم بە هیواوە ڕۆشتم وتمە ئەوەی کە بۆم ئەکەن ڕەمبێ لە ساسە بۆم بکەن ئەوەی لە دڵمایە بەڵام کە نەبووە ئیتر بە هیوا بووم بشتم سوودی نییە تۆگە دیقەت بێ لە وڵاتان کاتێک کە هەڵبژاردنێکە بێ ئەم پۆستەرانە هەڵناوەسرێ یەکەم لە برەوەی سیمای شارەکە تێک نەچێت دووهەمیش ئەوان لە ڕێی ئەلکترۆنیە و بانگەشاکەن چ لە تیڤەکانیان بێت چ لە ڕێگەی ئەپەکانی مۆبایلەوە بێ بەڵام ئەمە لێرە هەیە ئەم فلکسانە هەڵەواسرێ و شاری پێ قەرباڵخەکرێ و ناچار خەڵک ڕخەکەی بۆ دەرەبڕێ ئەڵێ هیچ نەبێ وەکو بەڵێنەکەم جێبەجێ ناکرێ با بچمەوە فلکسانە تێک بم ئەو لە سانەوەی تووڕێیەکەیەتی ئەڵێ مافەکەم جێبەجێ ناکرێ و یعنی داوای مافی خۆمەکەم یعنی بامنیش ئەو مەسرەفی ئەو کردوێتی لە فلکسا بامنیشەم زەرەری لێ بم وڵای من وەکو خۆم تەجروبەیەکی وام لەسەر ئەو بابەتە نییە و هەتا و کەسیش دەنانێکیشم نایە ئینشەڵا دڵنیش نایە چونکە پێشوی ئێمە بیکەین خۆی هەموو شتێ دەنانەکان دیاری کراوە پێویست ناکات تۆ بیکەی خۆیان هەموو شتێکیان دیاری کردو و ستوقەکان دیاری کراوە ئاخر چونکە لەم وڵاتە هەموو شتێ بە پارە خۆیان بە پارە هەموو دەنەکانی خۆیان پڕەکەنەوە پێستان بە هیچ کەسێکی کە نییە بێ ئومێدی چونکە قسەی ئەمان هیچ بەلاوە گرنگ نییە هەموو شتێک یعنی خۆیان بڕیار ئەیان لەسەر ئەوە تەبعاً بێ ئومێد دەکات و تا هەموویەکی بۆ ئەوروپا ناوەڵا قڕیان کە بەسەر خەڵکە ناسکی عالەمیان ڕەش کردووە هیچیان بۆ خەڵک نەنەوت و نە غاز و نە ئاو نەک هیچ شتێکیان بۆ خەڵک نەکردو هەمومان فەوتای مناڵیان فەوتانین هیچمان نەما هیچ خۆشێکی تیان نەماوە دنیا هیچ دڵما بەچی خۆش بوو ئارەوەڵا لە خۆشیە خۆمانە گۆڕی جلی کوردیمان لەبەرە کرد و بەدڵێکی خۆش و بەدڵێکی پاک و هیچ عیبی نەبوو خەڵک ئاوان لە خەڵک کرد ئێستا خەڵک سیقی پێ نەماوە هیچ ناوەڵا کەس ناچێ باگە خوان بە خوان یعنی بە تەزویر نانێ لە هەیە بۆیان دەرەچمە تەزویر هیچیان بە کەڵک نان هەتا خوان دامەزرن نەڵێن باشی داشیت بۆ خەڵک ناخێن ئەوتە پارەی خۆڵ لە خەڵک دەستن ناخێن پارەی چی بە خەڵک پارەی کارەبا لە بە دەرگا لێ دەستن ئێوە بۆ قەرجەکەی خۆی نایەتەوە